جوانان هەڵی نەگری خودایە لە چاوە جوانان هەڵی نەگری خودایە ئەرێ بۆ هەرچی جوانە هەر بێوەفایە لە کردەی بێوەفایە لە کردەی بێوەفایە هەزار بەیتی لێ نووسراوە ئەرێ پرسیم لا سیروان ئەی هەوارە و قەبراشەیە فەرمووی قەبری مەجنونە بیلا کوشتەی لەیلەیە ئەرێ لای 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 کەوی گەردان بە خاڵان بۆ ئۆکتێکی چواردا ساڵی منی بۆ خاڵە کوشتە و کافرە بێئیمانی منی بۆ خاڵە کوشتە و کافرە بێئیمانی ئەرێ لای 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 کەوی گەردان بە خواری وەختێکی چواردا ساڵی ئەرێ لای 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 کەوی گەردان بە خواری بۆ ئۆکتێکی